کادران و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان پێشوازی لە پێشنیارەکەی ئەنجومەنی سەرکردایەتی و ئەنجومەنی ناوەندی حیزبەکان دەکەن بۆ بەستنی کۆنگرەی چواری یەکێتی لە 5 ئازاری ئەم ساڵدا و داوا دەکەن ئەو وادەی دیاری کراوە بۆ بەستنی کۆنگرە دوانەخرێت و سەرکردایەتی یەکێتی پەسەندی بکات. یەکێتی حزبی نێوبوونەوەیە بەرەو کۆنگرە چوون هەنگاوێکی زۆر گەورە ئەبێ بۆ یەکێتی و بەدڵنیاییەوە نێبوونەوە ئەبێ کۆمەڵێک کێشە هەیە پێویستی بە چارەسەر ئەم چارەسەرانە لەناو کۆنگریانە بێ ناتوانرێ بەڕیاری لێ بدرێ. پاساوێک نییە بۆ دواکەوتنی کۆنگرە و کۆنگرە زەرورەتێکە کە یەکێتی یەک ڕێگەی لە بەردەمایە ڕێگەی دووەم نییە ئەویش تەنها بەستنی کۆنگرە بەمەبەستی نوێکردنەوەی یەکێتی بەمەبەستی هێنانە پێشەوەی فۆرمێکی نوێ چاوەڕوانی ئەوە کە ڕۆژان ئەم کۆنگرە بگیرێت و بتوانێت بە شکڵێکی بە فۆرمێکی نوێ بە ستایلێکی تازە بچین مەسەلانەیە کە ئێستا بەڕاستی وڵاتمان لە کارەساتێکی زۆر نەهەموارایە و کێشێکی زۆر لە کوردستان و وڵاتان ترایە لەبەر ئومێدەوارم کۆنگرە لە کاتی خۆیان بگرێت و بۆ بێتە هۆی مای دڵخۆشکەری هەموو شەهیدەکانمان و کادرەکانمان ئەو کەسانەی کە بەڕاستی ئومێدێکی زۆر سەر چکە یەکەتی تاکە حیزبەکە بەڕاستی هەوڵاتیان ئومێدیان لەسەر بە هیواندا لە 5 تێپەڕ نەکات چونکە بەڕاستی دواکەوت ئومێدەوارین کە سەرکردایەتیی نیشتیمانی کوردستان مەکتەبی سیاسی نیشتیمانی کوردستان بە دڵ فراوانیەوە و بە ئەمەکەوە ئەم بریاری ئەنجومەنی ناوەند وەرگرن بۆ ئەوی بە زووترین کات بتوانن کۆنگرەیەکی لە ئاسی تمۆحی کادر و لە ئاسی تمۆحی پێگەی یەکێتی نیشتیمانی کوردستانە ببەستێت و بتوان بە سەرکردایەتێکی نوێ و بە خوێنێکی نوێ بتوان کۆنگرەی داهاتوو ببەستن و بڕیاری لەسەر بدەن. تەواوی پشتگیری لەو دەستپێشخەریەی ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەین بۆ بەستنی کۆنگرەی چوارەمی حیزبەکەمان. بەڕاستی کۆنگرە مانای نوێبوونەوە بەستنی کۆنگرە ئەتوانین ئامادە یەکێتی ڕێک بخەینەوە. پێشوازیەکەین لە 5 بە ئاوا تۆڕوانی ناوڕۆژەی کە کۆنگرەی حیزبەکەمان یەکێتی نیشتیمانی کوردستانی تیا بەسرێ و تەمەنای شەکەین کۆنگرەیەکی سەرکەوتوو یەکێتیانە بێ و خۆشەویستی ڕێزەکانی ناوەکێتی بپارێزێت. بەستنی کۆنگرە یعنی نوێبوونەوە یان تازەبوونەوە پیاسچوونەوە لە بینی کۆنگرەی پێشوو کۆنگرەی داهاتووتە. بەستنی کۆنگرەی یەکێتی لە 5 ئازاری ئەم ساڵ بۆتە خواستێکی جەماوەری و ئەندامان و کادرانی یەکێتی جەخت دەکەنەوە کە کۆنگرە تەنها چارەسەرە بۆ کێشە ناوخۆیەکانی حیزبەکەیان و داواش دەکەن لە پێناو نوێکردنەوەی ڕیزەکانی یەکێتی کۆنگرەی چواری حیزبەکەیان ببەسرێت. وێ دەکەم بە زووترین کات لەو ماوەی کە دیاری کراوە ئەنجومەنی سەرکردایەتی کۆ بێتەوە کە ئەوان ئێقراری ئەو بڕیارەی ئەنجومەنی ناوەندی بکەن لە 5 کە ئێمە هەموو زانین لە مانگی 5 بەردەمی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق و پێشەوە وادەیە پێویستمان بەوەیە کە ئامادەکاریمان کردێ خۆمان ئامادە بکەین بۆی بتوانین لە هەڵبژاردنەکانی داهاتووە بەڕسووری بتوانین بە سەرکەوتوی لێی دەبچین. ئێمە بەڕاستی ئەم کۆنگرەیە بەدڵەوە بۆی دەڕوانین و بە چاویشی ئومێدەوە بۆی ئەڕوانین کە هەموو دڵەکان وەکوتم یەک بێت و لە 5 بیکەین بە ئاهەنگی هەروەها ڕزگاری ڕاپەڕنی سێمانی و هەروەها خۆشی یەکێتی کە کۆنگرە بەسرێ تەبایید بێتە ناو ماڵەکانی یەکێتی. وەک کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕاستی بەستنی کۆنگرەی چوارەمی یەکێتی نیشتیمانی کوردستان بە نێبوونەوەی یەکێتی دەزانین بەوە دەزانین کە ئەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان لە مەودووە هەنگاوی گەورەتر بنێ کێ پێگەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕووی ئاستی جیهانی و دراوسێکانمان و ناوچەکەوە زۆر گرنگە. 5 کۆنگرەیە ئێمە ناوی نانی کۆنگرە ئێمە ناوێنی ئاهەنگ لەم کاتێشا بەڕاستی پێویستە. ئێمە وەکو کەسوکاری شەیدان و کادران یەکێتی نیشتیمانی کوردستان پشتیوانی لە ئەنجومەنی ناوەندی و ئەنجومەنی سەرکردایەتیەکەن بۆ دیاریکردنی ڕۆژی 5 بۆ بەستنی چوارەمین کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان پێویستە ئەنجومەنی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی بە کۆی دەنگ پشتیوانی لە ئەنجومەنی ناوەندی و ئەنجومەنی سەرکردایەتی بکەن بۆ چەسپاندنی 5 بۆ بەستنی کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان. زۆر سوپاسی ئەنجومەنی ناوەندی و ئەندامانی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەم کە 5 دیاری کرد بۆ کۆنگرە بە ئەم ڕێکەتی زۆر زەرورە هیوادارم کۆنگرە لەوە زیاتر تەخیر نەبێت و ببەستە بێت. ڕۆژی 15 شوبات لە کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی و ئەنجومەنی ناوەندی یەکێتیدا پێشنیار کرا ڕۆژی 5 ئازاری ئەم ساڵ چوارەمین کۆنگرەی یەکێتی ببەسرێت و بڕیاریش دراوە لە ماوەی 10 ڕۆژدا ئەنجومەنی سەرکردایەتی کۆ ببێتەوە و ئەو وادەیە پەسەند بکات. دلێر کەمال کورساد نیوز سلێمانی.